ئەوە دوو نەوعی هەیە ئەمریکی هەیە و تورکیش هەیە سێلچی پێدەرێن بەس ئەمە لە کوردستانی خۆمان پێدەرێن شعریە ئەو ئەمریکیە تووکەکەی نەرماوێ وچی مریشکەکانت کە پەڕی پام بیتن ئەوە چار پێنج مواصفاتی یەک لە مواصفاتانە سەری ئێرە دەبی هێسک بی لەبەرەوەی کراوەکەی گەورە بیتن دوو گوێی شینە سێ گۆشتی ڕەشە گۆشتی دەرمانیشە بەس ئێستا کوردەواری خۆمان نایخوا ئێستا گەر لە ناو مەنزەکە دەرێ ئەو گۆشتە ڕەشە چییە گەنا گۆشتی زۆر دەرمانە لەبوو پێنجەشی پێنج پەنجەیە و ئەوها ڕاوەستە پێنج پەنجەیە ئەو مواصفاتەکانیتی مریشکەکانی خۆمان چەند پەنجەیە پێوە وەڵاهی چارە و سێ و ئەوانەیە بەس ئیمە ئەوە پێنجە ئەوە پێنجە وەڵاهی سعری لە $200 دەست پێ دەکاتە $600 بە بەجێرەی بەڕەغبەتی ئەو کابرایە کە دەیکریتن یعنی ئێستا ئەمن سێتەی ڕەشم دەوێتن بە چەندی بدەمەوێتن ڕەشم نییە زەردم هەیە سپیم هەیە بەقەڕیم هەیە ئەو بەقەڕی پێدەرێن بەس ڕەشم نییە چەند جار تەلەفۆن دەکەم لە بەغدایە دەرێن داوای $600-700 دەکەن چیەوە بەس لە فیستیڤالی بەشداریان کردیا ئێوەندەش زۆرە لێرە ئەوەندەی ناکاتەوە چەندەم بووینە مریشکەکانت لە پێش بڕکێکە ئەمن لە 2010 بووە بزانم بەشداریم کرد عینە لەوانە سیانیان یەکەم بوو دوانیشیان دووەم بوو یەکەشیان سێم بوو ئەوانە خواستیان لەسرە بچی ناوتن بەس بوو جوانیە یان بەرهەمیشیان هەیە ئەوانە نانە بەرهەمیان هەیە و ئێستا منەوانم هینایە هێلکەی دەکەن جوچکەم هەیە ئیوانە ئێستا ئامادەکاری لۆ دەکەم لۆمانجی 12 ئەو سەر بێتەوە ئەگە خواتەمەندا حلقەی فیستیڤالی لەبە دەکەین و بەشداری دەکەین لە فیستیڤالی سارانە یعنی فیستیڤال لەسەر ئاستی هەموو عێراق دەکرێتن بەشداری پێ دەکەین باشە بەخێوکردنیشیان وەکو مریشکی خۆمانەیە و لەگەڵ کەشوهەوای ئێرە دەگونجین ناوەچی مریشکی خۆماننی ئەوانە دەبیت بە سێت ڕابگرین نەک تێکەریان ناکەین دوو مریشک و کەرەبابەک سێ مریشک و کەرەبابەک لە ناو سێتەشی گچکە دوو بە دووەک بی ئەوها دایدنەی بەنسبەت خواردنیش ئەمن 6 ناو خواردنی تێکەر دەکەم دەیان دەمێ ئەوە نیە بەس گەرمیان دەمێ شیویان نادەمێ پلکەنانیان نادەمێ هەر نەوە خواردنی بازار تێکەری بازار تێکەر دەکەم و دەیان دەمێ